ئەیدا سەندەربۆڵت فڕۆکەیەکە لە دەرەوەی ئەمریکا مەمنوعە بفرۆشرێت تەنها بۆ ئەمریکا بۆ خۆیەتی بەشداری ئەو شەڕاکە هەتاکو ئەفسەرێکی ئەمریکی ئاڵێ ئەگەر من لە سوپای دوژمنە بم بزانم ئەیدا سەندەربۆڵت هات شۆنەکەم بەجێڵم و هەڵدێم. باشە بۆ تایبەتمەندی چێت تایبەتمەندی ئەو فڕۆکەیە جارێکی دۆشکەیەکی تایە بڵین لە جۆری ڤۆڵگان 6 لولەیی 30 ملیم جگەلەوە موشک زۆر هەڵەگرێ و دقەی ئیسابەی زۆر بەرزە زۆر مەترسیدارە بۆ ئەوە فڕۆکەیە پێڵێن فڕۆکەی هێرشی ئاسمانی بۆ سەرباز و ئەوانە جگەلەوە عێراق فڕۆکەکانی کەوتە شەڕ لە ئەوڵی شەڕە بۆ نمونە 125 فڕۆکەیەکی F15 خستە خوارەوە دوای F15 کەوتە خوارەوە بە موشکی زەوی دوای ئەوە 125 لە جۆری PD F18 خستە خوارەوە هۆرنێت کە سپایکەر پێی بوو ئەمانە لە بەرنامەکانی پێشتر باسمان کردووە یعنی ئەگەر ئەو قسەی بیر مایکل سکۆت سپایکەر بڕوان ناکەم ڕەنگ بێ ئەم فڕۆکانەیان چۆن خستە خوارەوە جاری پێشش بیرمەیانی و پرسیارم لێ کردووی پەیوەندی بە فڕۆکەوانەکەەوە هەیە پەیوەندی بە فڕۆکانەکەیە تەنیا فڕۆکەوانەکە لە زیرەکی خۆی چونکە تۆ 125 بەرامبەر F15 PD و PDSC هەیە یعنی ئەمە ئەم نومنانی کە دەستکاریەکەن